سلێمانی لەدایک بوو من لە ساڵی 1930 لە ساڵی 1929 لەدایک بووم بەڵا وەختی خۆی کردویان بە 32 بەس 29کە ڕاستە لە شوێنێک لە سلەیمانی لەسەر شەقام لە شیوی قازی لە ماڵی کەریمی تازەمینە بووم لەدایک ئێستاش لەو گەڕەکەم لە ئایزال هەر لەو گەڕەکەیدا لەو گەڕەکەم یادەوەری و زۆرە لەو گەڕەکەی ئەستا دوێنێک ئێمە چوین بۆ تەسووری گۆرانەکان بۆ دۆبلاجەکان یعنی پیا و دڵی بەو سیما کۆنانی شاری سلێمانی بۆ گەڕەکە کۆنانە ئەکرێتەوە لا عمرم 72 ساڵە تقریبا ئیتر هەر لەوێ بووم بەڵێ ناوبەناو چین بە گەڕێکی چیکار مانگی دوو مانگ هەراتینێتەوە ئێرە خاڵە عوسمان ئەو کاتێک کە تازە بەڕێز خاڵە عوسمانجان لە کاتی خۆیە کە لە هەڕەتی گەنجێتیەکە ئیتر هەستە بەوە کرد دەنگە خۆشەوە حەز لە گۆرانیتنە زیاتر یعنی چوەرێک حەز لە دەنگی چیە کرد لەم شارەیە وەڵا لەم شارە حەزم لە دەنگێ کردبوو مەلاسەعیان پێبوو ئەوە بە بازار ڕاگەڕا کەشکۆڵێکی پێبوو دەنگی زۆر خۆش بوو مەقامی سوور و ئەم سێگا و ئەمانەیەوت ئینجا دوا بە دوای ئەوە کابرایکی شەبوو مەلا ساڵحی ناوبوو لە فەقیرخانەکەی سلەیمانی لە ساڵەکانی 1946 و حەوتا دایاننا هەتاری خاوکەر و ئەوانەیە بوو بەڵێ حەزم لەوان بوو پارسێکانیش قەوان هەبووی ئەوەل حەسەن خان جۆم لێ ئەگەر ئەوانەی سلێمانی ئەوانەی کە کەشکۆڵیان پێ بووە گەڕان ناوی هەندێکیان نازانم براکەی دەرێش عەبدوڵڵا شار بە کەشکۆڵەوە ئەوەی کە کەشکۆڵی پێ بووە مەلاسەعی هەبوو بالمقابلی سێ ئەسکەر بوو دەنگی جومعە و جومعە دەرەچوو لە خانەقەی مەحیەوە چوو بۆ بەر مزگەوتی گەورە بۆ جومعەیتر کەشکۆڵەکەیان بۆ پڕەکرد لە پارە دەفیشی پێ بووە بزانم نەخێر دەفی پێ نەبوو اینجا دوای ئەو یەکێکی کە پیا بوو ئەوکەیان پێبوو برای چاوڕەش کابرایەکی کەڵەگەت بوو بەڵا ئەو دەنگی خۆش نەبوو وەکو ئەو اینجا ئەوە دائەنیشت چاخانەیەکە بوو چاخانەی ڕەشۆل و ئەمانە تۆزێ جەماڵپەرست بوو نەزەم کوڕێکە بوو عومەر ناوجوانێ بوو جەنەم ئۆم بەرز جەنەم ئۆم بەرست چەند ئەمەداوەن گەڕام نەدیدەم وەک ئۆم بەرست ئەوای ئەیهۆنیەوە کوردی یعنی عێراق نەبوو سلێمانی بوو ئەرەوەڵا جەنەم چاوە کاوڵەکانی ئۆم بەرز دیتر پێیە ئەڕۆی فەقەت لە بازاڕە شێری مەولەوی و خواجە حافز و ئەمانێ بوو من ئەوانم دیوە ئایش ڕەشەی خوامراو ڕەشەی خوامراو هەبووە لەم شارە ئەو ئای کە ئەو کتۆتی من لەسەر لەحنی ئەو ئای موتووە